یەکێک لەوانەیە کە ئێستا ئێمە ئیمزای لەسەر کۆکەینەوەیە کە کەرتی گشتی کارەبا کە لە حکوومەتی ئیشرافیەکە لەژێر هەر بڕووبیان و ناوێکا بێت ئەیانەوەی بێنە کەرتی تایبەت و کەرتە تایبەتەکانیش سەر بە ئەم دوو حیزبەی دەسەڵاتن کە کاری تێکار لەسەر حکوومەت دەکەن. بۆ یەکە قازانج و سوودەکان هەموو بچێتە جیرفانی ئەو کۆمپانیانەی کە هی ئەم دوو حیزبەیە تاکو بە ئارەزوی خۆیان جیرفانی هەژاران و لە قەوماوانی ئەم کۆمەلگایە خاڵی بکەن و بیخەنە ژێر چێوی خۆیانەوە. ئێستش کەرتی کارەباکەش بە هەمان شێوە یانەیە خەڵک لە ناچاری ڕووکاتە کەرتە تایبەتەکە کە کارەبایان کەم کردەوە لە 6 ساعات و 8 ساعات و 10 ساعات و 12 ساعات حکوومەت لە ژێر بیان و ڕووبیانوی ئەوەی کە ئیمکانێتێکی مادی بە ئەو تۆیان بەدەستەوە نیە تاکو ئیدامە بە کەرتە گشتێکە بن و حکوومەت سەرپەرشتی بکە بۆیە هێنە کەرتی تایبەت باشە کەرتی تایبەتەکە بەبێ ئەوەی کە اقتصادێکی بەهێز لە ژێر دەستیای بێت ئەتوانێت کارەبای 24 ساعات دابین بکە حکوومەتێک بەم زلوز دەبەلاعی کە ئەوان دیعای بۆکەن کە ئەمە حکوومەتەوە ئەمە دەسەڵاتەوە ئەمە ئینە نەتوانانی ئەمە دابین بکات چه حاڵێک لەو مەسلەیە. ئەمە هەڵمەتە تقریبان ئەوە 3 ڕۆژە لە سەر تاسەری کوردستانە دەستمان پێ کردووە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە و بەردەوامی ژەبین تاکو ئەوەندەی فشارێکی گەورەی وا بەهێزکەین بیبینەوە بەردەم بڵین پەرلەمان و حکوومەت بڵین ئەمە کردەوە پاشەڵەکەی خۆتانە کە ئێوە بڕیاری ناحەق ئەدەن بەرامبەر بە کۆمەڵگایە ئەمە ئیشمان لەسەر کردووە جۆ بۆ دەنجێ و خەڵکە ناگرن نا ئێمە ڕۆژمان دیاری نەکردووە کە چەند ڕۆژە بەس بە تاکید لە هەفتەیەک کەمتر نابێت و ئەمەش کەیکەین لەسەر تاسەری کوردستانە تەنها لە هەڵەبجە نییە لەسەر تاسەری کوردستانە ئیشی بۆکەین کە خەڵک بێنێت. بەڕاستی من بۆ خۆم زۆر گەشتبینم بەوەی کە بەڕاستی خەڵک خۆی زۆرێک لەوانە دێناڵێن کاکە بایی خێزانەکەشین بۆ بکەم بایی کوڕەکەشم بۆ بکەم بەڵام ماڵێن نەخێت با هەر تاکێکی کۆمەلگا خۆی بەرپرسەدا دەنگ و ڕەنجی خۆی ڕەنگە خەڵکیش هەبێت دەروێشی حیزب بێت دەروێشی دەسەڵات بێ ڕەتی بکاتەوە بەڵام بە زۆرینەی خەڵک بەڕاستی لەگەڵ ئەوەن کە ئەڵێ ئێمە لە دژی ئەوەن کە کارەبا و هەموو ئەیبێنە پەرلەمانی کوردستان بە حکومیەوەی کە پەرلەمان دەستگایەکی ڕقابیە بەسەر حکوومەتەوە دوایش ئێنە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم کە ئەمە بۆ ئێوەیە بەڕێزە عادە نەزەرێ لە ئەم کە بڕیارانەتان بکەنەوە ئەمە لە دوای ئێمە ڕەنگە ئێمە بچی لەسەر جادا ڕێپێوان بکەین مانگردن بکەین مزەحارە بکەین ئەوەی کە پێمان بکرێ بیکەین.